بۆ جاری یەکەم عەلی قەرەداغی هەڵوێستی خۆی لەسەر دیارنەمانی زیاتر لە $1.5 ملیار هاوکاری بۆ غەزا ئاشکرا کرد. لە ماوەی ڕابردوودا چەند راپۆرتە هەواڵێک بڵاو کرایەوە باسییان لە دیارنەمانی زیاتر لە $500 ملیۆن لەو هاوکاریانە دەکرد کە بۆ غەزا کۆکراوەتەوە. هەواڵەکە شۆکهێنەر بوو بۆ خەڵک. دۆسیەکە کاتێک تەقیەوە کە ناکۆکی لە نێوان بزوتنەوەی حەماس و ئیدارەی وەقفی ئومەت گەیشتە میدیا. حەماس ڕەتی کردەوە ئەو ڕێکخراوە خێرخوازیە کە پارە بە ناوی غەزا کۆ دەکاتەوە پەیوەندی بەوانەوە هەبێت و تاوانباری کردن با گەندەڵی و خواردنی پارە. دکتۆر عەلی قەرەداغی چۆن لە دۆسیەکە ئاڵاوە بەهۆی ئەوەی کەوا لە دوایین کۆنفرانسی وەقفی ئومەت لە کاتی کۆکردنەوەی هاوکاری دارایی بۆ غەزا وێنەی دکتۆر عەلی قەرەداغی و زانایەکی دیکەی ئاینیان هەڵواسی بوو. بەشێک لە میدیاکان ئەویشیان تۆمەتبار کرد بەوەی لە پشت ئەو ڕێکخراوەیە بۆ کۆکردنەوەی پارە. دکتۆر عەلی قەرەداغی لەسەر ئەو بابەتە بێدەنگیشکاند و ڕایگەیاند ئەو یەکێتی جیهانی زانایان هیچ پەیوەندیەکیان نە لە نزیک و نە لە دوور بە ئیدارەی ئەو ڕێکخراوەوە نییە. هەروەها ئاشکرای کرد کاتێک بە کێشەی ئەو ڕێکخراوی حەماسیان زانیوە خۆی و چەند زانایەک بڕیاریان داوا بەشداری کۆنفرانسەکە نەکرد کە ئامانجلەی کۆکردنەوەی پارە بووە بە ناوی غەزا. ئەو دەڵێت ئیدارەی کۆنفرانسەکە پێچەوانەی ئەمانە دوێنەکانیان لا نەبردووە. لە کۆتاییدا دکتۆر عەلی قەرەداغی هۆشداریدا لەوەی کە تۆمەتبارکردنی زانایان بەبێ بەڵگە دەچێتە خانەی بوختانی گەورە و پێویستە موسڵمانان خۆیان لەو گوناحە بپارێزن.